سڵاوتان لەبێ ڕێبوار عوسمانم بەرنمەیەکی دیکەی بەسەرهات پێشکەش دەکەین. لە هەڵقەی پێشوو لەگەڵ بەڕێز مەلاشاخی تشکمان خستە سەر تێکۆشانی خۆی لە قۆناغەکانی کوردایەتی لە قۆناغی پێش دامەزراندنی یەکێتی نیشتمانی کوردستان و دواتر سەردەمی یەکێتی نیشتمانی کوردستان و هەروەها سەردەمی شۆڕش و سەردەمی پێشمەرگایەتی و ڕاپەڕین و دواتری سەردەمی شاخ لە دوای 91 با بڵێن لە شار. لەم هەڵقەیەدا میوانداری بەڕێز مەلاشاخیمان کردەوە وەکو نووسەر لە بواری جینۆساید. بەم دوایە ئەم کتێبەی تەبع کردووە با بڵێن ئامادە کردووە لێکۆڵینەوەیەکی زۆر گرنگە ئاگر و خوێن تێیدا باسی تاوانەکانی حرەس قەومیەکە. پێمان باش بوو کە ئەم هەڵقەیە تایبەت بکەین بەم لێکۆڵینەوەیە کە ماندووبوونێکی زۆری پێوە دیارە. مامۆستا بەخێر بێی ئازیێتت کێشاوە بەڕاستی بۆ ئەو لێکۆڵینەوە بە پێزە کە من بەشێکی زۆرم لێ خوێندەوە ئاگر و خوێن کە تایبەتە بە تاوانەکانی حرەس قەومی. مامۆستا حەزەکەم باسیەکی ئەومان بۆ بکەی. حرەس قەومی ئەگەڕێتەوە بۆ 1963. حرەس قەومی چ پەیوەندیەکی بە کودەتای ساڵی 1963 عێراقەوە هەیە؟ زۆر سپاس. سەرەتا سەری ڕێز و نەوازش بۆ هەموو شەهیدانی گەلەکەم دانوێنم و بە تایبەت بە بۆنەی ئەم بەرنامەیەوە سەری ڕێز دائەنوێنم بۆ هەموو ئەو شەهیدانەی کە لە ساڵی 1963 لە پارێزگاریکردن لە خاک و لە نیشتیمانی خۆیان لە سنووری کەرکووک و گەرمیان و سلێمانی و کۆی و هەولێر و بادینان و لە هەر شوێنێشتری کوردستان گیانی خۆیان بەخەت کرد لە پێناوی بەرپەرزدانەوەی تعریب و چەسانەوەی میلەتەکەمان. دیارە کە ئەگەر باز لە حرەس قەومی بکەین ئەبێ پێشا بگەڕێنەوە بۆ ئەحداسەکانی بەر لە دروستبوونی حرەس قەومی. دوای ڕوخانی حکومی پاشایەتی لە عێراق عەبدولکەریم قاسم کۆماری لە عێراق ڕاگەیان حکوومەتی عێراقی لە شانشینیەوە بوو بە حکوومەتێکی کۆماری. دیارە من بۆ خۆم تەمەنم ئەو کاتە مناڵ بوو بەڵام ئەحداسەکانم لەبیرە بۆیە ئەمە بەسەرهاتن ئەمانی کە ئیجەرمۆ جگەلەوەی بە دوای بەڵگەنامە و وەسایق و دیکۆمنتا گەڕاوم بەڵام بەشێکی زۆری لەو ئەحداسانە ئەو بەسەرهاتانە لە زاکری خۆما لە بیرۆرەکانی خۆما تۆمار کراوە و لە دەفتەری یادگاریەکانشما زۆریانم نووسیوەتەوە. حکوومەتی عەبدولکەریم قاسم ریفۆرم و چاکسازیەکی زۆری کرد لە عێراقدا. چەندین پرۆژەی گەورەی پێشکەوتووی لە دوای حکومی پاشایەتی لە عێراق جێبەجێ کرد، بەڵام بە حکمی ئەوەی کە حکوومەتی عەبدولکەریم قاسم دژی پاشماوەی دەرەبەگایەتی و دژی سەرمایەداری و دەوڵەتە جلهێزەکانی ئەوروپا و بەریتانیا و ئەمریکا بوو، بۆیە دژی شای ئێران بوو، بۆیە ئەو دەوڵەتانە کەیفیان بۆ حکوومەتیان ناهات، چونکە حکوومەتی عەبدولکەریم قاسم باگراوندێکی لەگەڵ ئیتحادی سۆڤێتی و لە ڕێگای شیوعەکانی عێراقەوە نێزیکیەکی لەگەڵ یەکێتی سۆڤێتی ئەو کاتەدا هەبوو، بۆیە عەبدولکەریم قاسم بۆ ئەوان جێی دڵخۆشی نەبوو. عەبدولکەریم قاسمش ئەوەندە خەڵک بەشان و باڵیانە هەڵدا و ئەوەندە تەعزیمیان کرد و گەورەیان کرد تا ڕادێک لە خۆی بایت بوو زۆر جۆڕایەڵی ئامۆژگاریەکانی قیادەی ئەو کاتەی حزبی شوعی ناکرد وەکو سەرکردەیەکی با بڵێن خۆی بە کارێزمە ئەزانی خۆی بۆ ئەزانی کە هەڵە ناکا خۆی لە زۆر گەورە و عەزیم بوو، بۆیە ئەویش وردە وردە تووشی هەڵە هات. لەو هەڵانەی کە کردی ئەوە بوو پەیوەندی دیبلۆماسی لەگەڵ وڵاتانی عەرەبی پسڕان و هەروەها پەیوەندی دیبلۆماسی لەگەڵ بەریتانیا و لەگەڵ چەندین دەوڵەتا پسڕان، بۆیە ئەمە وای کرد کە هەم ڕژەمەکانی ئیقلیمی و هەروەها دەوڵەتە جلهێزەکانی دنیا بیر لە ئەوە بکەنەوە کە بەدیلێک بۆ عەبدولکەریم قاسم بدۆزنەوە و ئەو لابرن و حکومێکی تر بێتە کایەوە. لەو سەردەمەدا دوو حزب لە عێراقا هەوڵی دەسەڵاتیان دەدا، ئەوانش بریتی بوون لە بەعسیەکان و لە قەومیەکان. ئەمان بەیەکەوە تەنسیقیەکان هەبوو. هەر لە دوای کۆماری دروستبوونی کۆماری عێراق و هاتن سەرکاری عەبدولکەریم قاسم بەعسیەکان دەستیان کرد بە دروستکردنی مەفارزی تایبەتی
بە ناوی لیجانی ئینزارەوە و هەندێک دەستیان دروست کرد ئەوە بوو لە 59 تەقیان سەدام و مەجموعەیە لە دار و دەستەکەی تەقیان لە عەبدولکەریم قاسم کرد و شوفێرەکان کوشت و ویستیان خۆشی تورۆر بکەن بۆیان نەکرا. ئەمە وای کرد ئیتر سەرەتایەک دروست بوو بۆ دەواازەیە کرایەوە بۆ ئەوەی کەوا حکوومەتی قاسم کار بۆ ڕوخانی بکرێ. لە 4 مانجی 1963 باڵیۆزی بەریتانیا ئەحمەد حەسەن بەکر ئەبینێ و بەیەکەوە دائنیشن بەرنامەدا ئەڕێژن بۆ ئەوی کە چۆن دەسەڵاتی عەبدولکەریم قاسم بڕوخێنن و بەعسیەکان و قەومیەکان لە عێراق حکم بدرنە دەست. ئیتر ئەوە بوو حرس قەومیەکان هەموو بڕیارێکاندا هەموو بەعسیەک و هەموو قەومیەک حرس قەومیە هەموو کەسێکانی بۆ نمونە لە بەڵگەنامەکان لە کتێبەکە پیشانم داوە عەبدولسەلام عارف خۆی جلی حرس قەومی لەبەرە کاو دەچێت لە شەقامەکان لە کاتی ئینقلابەکە بازگەدانێ. ئیتر ئەمە بووە هۆی ئەوەی کەوا بەعسیەکان ئامادەسازی بکەن بۆ ئینقلاب. لە 8 شوبات یعنی 2 ڕۆژ پێش ئەوە بەیانێ دەرەکەن بەیانی ژمارە 3 لەو بەیانەیە ئیعلانی حرس قەومیەکەن بەڕەسمی یعنی لە لیجانەوە ئەیگۆڕن بۆ حرس قەومی و دوای ئەوە بەیانی ژمارە 4 دەرەکەن بە پێی بەیانی ژمارە 4 سەرکردایەتی دیاری ئەەکەن بۆ ئەو هێزە میلیشایی کە ناوی حرس قەومی بوو. عەبدولکەریم مستەفا نوسرەت ئەەکەن بە بەرزپرسی یەکەمی ئەو هێزە و ئەو هێزە ئیتر ئامادەسازی ئەەکەن و پاشان ئیتر لە ڕۆژی 8 شوباتە پەلەماری کۆشکی با بڵێن وەزارەتی دیفاع و کۆشکی کۆماری ئەدەن و بە فڕۆکە لە عەبدولکەریم قاسم ئەدەن و بە هێزی دەبابە و بە هەموو جۆرە شێوەیەک هەڵمەت ئەبەن بۆ ڕوخاندنی عەبدولکەریم قاسم. هەرچەند بەرگری و مقاومەیەک زۆر کرا لەلایەن خەڵکەوە لەلایەن ئەوانەی کە پشتیوانیان لە عەبدولکەریم قاسم کرد، بەڵام نەتیجە کودەتاکە سەری گرت و عەبدولکەریم قاسمیان برد لە ناو بینای تەلەڤیزیۆن و رادیۆ تەلەڤیزیۆن لە ساڵحیە لەوێ گولە بارانیان کرد. دوای ئینقلاب یەکسەر بە 2 ڕۆژ بەیانێکیان دەرکرد لە رادیۆ و تەلەڤیزیۆنەوە، وتیان گەلی عێراق گەلێکە کورد و عەرەب و هەموو پێکاتەکان بران ناکرێت لە وڵاتی ئەمە شەڕ هەبێ و یەکتری بکوژین. بڕیاریاندا کە ئاگربەز ڕاگەێنن. ئەو کاتەش سەرکردایەتی کورد یعنی با بڵێن شۆڕشی کوردستان کە بڵێن لە 11 ئەیلولی 61ەوە لە دژی عەبدولکەریم قاسم دەستی بە خەباتی چەکداری کردبوو. بەڵێ مامۆستا لێرە پرسیارێکم هەبوو طبعا لە کاتێکدا با بڵێن کە عەبدولکەریم قاسم کودەتای لە دژەکرێ کورد لە دژی شۆڕشیەیە کە شۆڕشی ئەیلولە لەو سەردەمە و هەروەها بەعسیەکان و قەومەکانیش لە دژی عەبدولکەریم قاسم ڕائەپەڕن. لەو کاتەیە ئەم دوو بەرەیە هیچ پەیوەندیەکە بۆ لە بینیان، یعنی بەرەی کورد و بەرەی قەومیە عەرەبیەکان هیچ پەیوەندیەک هەبووە لە بینیان؟ پەیوەندیەکی بەو شێوەیە نەبووە کە شایانی باس بێ، بەڵام هەردوو لایەن دەسەڵاتی مەسەڵەن کورد لەبەرەوەی عەبدولکەریم قاسم هێرشی هێنا بۆ سەر کوردستان، پەلەماری کوردستانی دابوو لە دەربەندی بازیان هێزی پێشمەرگە تێکشکا بوو. مام جەلال بارگاکانی هێزی پێشمەرگەی گواستبووە بۆ شاخەکانی قەرەداغ و بۆ چەمی ڕەزان و لە ناوچەکانی ئاغجەلە و قڵاسێوکە و لە ئەزمەڕ و لە شارباژێڕ و لە دەشتی کۆی و لەوانە بارگای دانابوو. لە منتیقەی سۆران مام جەلال بەرپرسی یەکەمی هێزەکانی پێشمەرگەی کوردستان بوو. ئەوان چەندین شەڕی گەورەیان کردبوو، بۆ نمونە لە ئاغجەلەر دەبابەیان گرتبوو، دەستکەوتی گەوریان بوو. کورد یعنی دۆستی حکوومەت نەبوو، یعنی لەگە حکوومەتان لە شەڕ بوو، حکوومەتش بە تیارە و بە هەموو چەکێ لە کوردستانێدا جاشی دروست کردبوو لە دژی کورد. لەبەرەوە ڕوخانی عەبدولکەریم قاسمیان پێ ناخۆش نەبوو، کورد پێی ناخۆش نەبوو. ئەوانش کە بەیانیان دەرکرد داوای گفتوگۆیان کرد و داوای ئاگربڕیان کرد، سەرکردایەتی کورد قبوڵیان کرد. باش هیچ گفتوگۆیەکە بوو لە نێوان کودەتاچیەکانی 63 لەگەڵ با بڵێن لەگەڵ شۆڕشی کووردا لەو سەردەمە؟ بڵێ دوای دەرکردنی بڕیاری ئاگربەست سەرکردایەتی کورد بە پیری ئەو بانگەوازەی کودەتاچیەکانەوە چوو قبوڵیان کرد. ئەو کاتە سەرکردایەتی شۆڕش وەفدێکیان پێکەنا، ئەو وەفتە بریتی بوون لە چەند کەسێک 3 کەس بڵێن لێژنەی باڵای ئەو وەفدە بوون. مام جەلال سەرۆکاتی وەفدەکەیە کرد، مامۆستا ساڵح حوسنی جێگری
سەرۆکی وەفدەکە بوو و هەروەها کوڕێکی مەلام مستەفا بارزانی کە ناوی لوقمان بوو ئەوش کاتی خۆی لەگەڵ باوکیان خلافی هەبوو ئەو ڕژێمی سەدام حوسێن دوای شەهیدیان کرد ئەمانە ئەم سێ کەسە و تیمێکیان لەگەڵا بوو چوونە بەغا بۆ گفتوگۆ لە تقریبا لەم کتێبە مامۆستا دەستنووسێکی خوا لێ خۆش بوو مام جەلالت داناوە تایە باس لە گفتوگۆکانێکا لەگەڵ باسی قەومیەکان بڵێ لە ئەوە چی تێڵێ مام جەلال هەژدەی مانجی شوبات یعنی ئەکا دە ڕۆژ دوای هەژدەی مانجی شوبات هەژدەی مانجی شوبات دوای ئەوەی کەوا وەفدەکەی کوردستان ڕۆی بۆ بەغا لەوێ دوای ئەوەی چەندین دانیشتن کرا مام جەلال ئەگاتە ئەو قەناعەتەی لەگەڵ وەفدەکەی خۆشە گفتوگۆ ئەکا گەنە ئەو قەناعەتەی کەوا حکوومەتی عێراقی لەم گفتوگۆیە مەبەستی بەدیهێنانی ئامانج و داخوازەکانی خەڵکی کوردستان نییە بەڵکو مەبەستی ئەوەیە کە ینی گفتوگۆکەی تاکتیف چییە بۆ ئەوەی وردە وردە خۆیان بەهێز بکەن و دوای ئەوە پەرلەمانی کوردستان بدەنەوە بۆیە مام جەلال هەوڵەدا کە قەناعەتیان پێ بکە کەوا ئێمە ئەمانەوێ شەڕ نەبێت لە کوردستان و لە عێراق لە بینی کورد و دەوڵەتی ناوەندی عێراق بەڵکو دەبێت ئەوە بە گفتوگۆ ئەوانە چارەسەر بکەن ئەوان کاربەدەستانی ئەوسای عێراق ئەڵێن ئێمە ناتوانین بەبێ ڕەزامەندی جەمال عەبدولناسر و سەرکردایەتی نەتەوەیی عەرەب هیچ بڕیارە بدەین بۆیە وەفدی پێک دێنن بۆ قاهرە مام جەلال ئەچێتە قاهرە و لەوێ چاوی بە جەمال عەبدولناسر ئەکەوێ و لەوێ شێوەیەکی زۆر دیبلۆماسیانە و شێوەیەکی زۆر ژیرانە داخوازەکانی کورد ئەخاتە بەردەمی جەمال عەبدولناسر و ئەوانش پیان خراپ نابێ بەڵام مامۆستا بزانم لەو کاتەیە مام جەلال بەرنامەیەکیەیە ئەوی شەوەیە کە ئەوان با بڵێن عەرەبەکان یانوێت تەوحید لەبین میسر و سووریا و عێراق دروستکەن خوا لێ خۆش بوو مام جەلال پرۆژەیەک پێشکەشەکەوە بزانم داواکە کە کوردستان چوارەم هەرێم بێ خۆی مام جەلال پرۆژەکانی زۆر ئەوە هەمووی لە کتێبەکانی خۆیان بەباشی باسکراوە مام جەلال داخوازەکانی پێچەوانەی خواستی ئەو کاتی جەمال عەبدولناسر و بنبلە نەبووە ئەوان پشتیوانیان لە داخوازەکانی کورد کردووە تا ڕادێک بەڵام لێرە لە ئەرزی واقعا کودە چاچیەکان بەرنامەیان دابینکردنی مافەکانی گەلی کورد نەبووە بەڵکو مەبەستیان پیلان بووە بۆیە پێش ئەوەی مام جەلال بگەڕێتەوە کە ئەزانێت کە نیازیان خراپە بێتەوە لە فڕۆکەخانە ئەیگرن و ئەیخەنە زیندانەوە ئەڵێ من پێویستم بە سەردانێکی لوبنان هەیە هەندێک کتاب وشتم پێویستە ئەچمە لوبنان لە لوبنانەوە دێمەوە ئیتر کەسێتە لوبنان لەوێ هەواڵی پێ ئەگا کە ساڵ عیسفی و ئەوان گیراون ئەوش نامێک لە حوتی چوار نامەیەک ئەنووسێ بۆ بارزانی لەو نامەیەدا جەنابی مام جەلال لە دوو لاپەڕەیە ئەندامەکە لە کتێبەکەیە دەستخەت بە خەتیم جەنابی مام جەلال بەڵاوم کردوتەوە بۆ جەنابی بارزانی ڕوونەکاتەوە کەوا حکوومەتی عێراقی هیچ نیازێکی جێبەجێکردنی داواکارەکانی کوردی نییە ئیتر مام جەلال نایەتەوە ناگەڕێتەوە لەوێەوە یەکسەر ئەچێ بۆ ئەوروپا و لەوێش لە ئەوروپاش ئیتر مؤتەمەر سەحوفی ئەکا و چەند نوێنەری چەند وڵاتێکی دیبلۆماسی جیهانی ئەبینێ گفتوگویان لەگەڵاکات دەربارەی ئەوەی کەوا حکوومەتی عێراقی نیازی پەلەماردانی کوردستانی هەیە و نیازی ئەوەی نییە کە داخوازەکانی خەڵکی کوردستان جێبجێ بکات. مامۆستا بینەوە سەر باسی حرس قەومی طبعا لە کاتی کودەتاکەوە بزانم ژمارەیان زۆر نەبووە بە چەند مانگێک ژمارەیان زۆر زیادەکە بە چی بیانوویەک ئەو ژمارەیە زیادەکەن و هەروەها پلەکانیان لە ڕووی سەربازیەوە بەرزەکەنەوە ئەمە چۆن ئەکرێ ئەوان طبعا ئەوان ئەو کاتە سەرکردایەتی نیشتیمانیان هەبوو بڵێن پیانۆت ئەنجومەنی نیشتیمانی ئەوە دەسەڵاتی باڵای ئینقلابچیەکان بوو ئەوان چەند بڕیارێکی یەک لە دوای یەکیان دەرکرد ئیتر ئەو بڕیارانە لەبەر ئەوەی لە ناو سوپایە لە ناو جەیشە دوو تەیار زۆر بەهێز بوو تەیاری شیوعیەکان بەهێز بوو کە ئەوانەش زۆر بیان یا کوژرابوون یا گیرابوون خرابوون لە زیندانەوە تەیاری قەومیەکانش بەهێز بوون لەبەر ئەوە ینی بەعسیەکان زۆر متمانیان بە سوپا نەبوو ینی لە ئەو کەسانە نەبێت کە خۆیان فعلەن بەعسی بوون لە ناو سوپایە یاخود لە ناو میلیشیاکانی حرس قەومیە ئەوانیان ئێحتیمام پێدا و تاها جەزراویانی هێنا لە هەولێر تەشکیلەیەکیان بۆ کرد بە ناوی حرس قەومیەوە لە کەرکووک و شارەکانی ترش عینەن تەشکیلاتی نوێیان دروست کرد بۆ حرس قەومی و ئێحتیمامێکی زۆریان بە حرس قەومیدا و فعلەن بەر لە
ئیعلانکردنی تەشکیلەی حرس قەومی بەڕەسمی لە 8 لە کەرکووک بارەگایان کردەوە 8 لە شاری کەرکووک و لە هەولێر و لە مەخمور و لە حەویجە و لە شارەکانی تری ژێردەسەڵاتی حکوومەت بارەگایان بۆ حرس قەومی کردەوە یعنی بڕیاریاندا هەموو بەعسێک حرس قەومیە هەر کەسێکش لە هۆزە عەرەبەکان یان لە هەر هۆزێکی تر لە هەر پێکاتێکی ترینەتەوەی ئەوێ بەشداری بکە لە حرس قەومی یەکسەر بچە خۆی ناونووس بکە و چەک وەرگرێ و ئەو کاتە چەکی پۆلۆنی و ئینگلیزی و چەکی ئۆتۆماتیکی کەم بوو وەکو کلاشکۆف و سەمینۆف ئەمانە زۆربەی چەکەکان ئەو چەکە تەقلیدیانە بوون تر ئەوانیان چەکدار کرد 18 مانگ ئیعلانی حرس قەومی کرا 20 مانگ 2 ڕۆژ دوای ئیعلانکردنی حرس قەومی لە عێراق بەڕەسمی یعنی وەکو هێزێکی میلیشیای سەر بە دەوڵەت 20 مانگ حرس قەومیەکانی کەرکووک پەلەماری گوندی یاروەلیەدەن بەڵێ یعنی بڵێنەوەی یەکەم گوندەکە یەکەم گوندە لە سنووری کەرکووک پەلەماری یاروەلی ئەدەن مەلا محەممەد مەلای مزگەوتەکە قورئانەکەی هەڵەگرێ ئەچێ بە پیریانەوە ئەڵێ ئێمە کورد ڕاستە ئێمە نەتەوە کوردین خوای گەورە لە قورئانە فەرمیوە وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم ئێمە براین و ئەوە یەک قورئانمان هەیە یەک دینمان هەیە و هەم یەک قیبلەمان هەیە و چیتان لێمانەوێ شەقی لە قورئانەکەی ئەدەن و خۆی شەهید دەکەن نەک هەر شەهید دەکەن سەرشیە بڕن و سەرەکەی کە لە سەرەکەی لە لاشەی جیاکەنەوە و ئیتر گوندەکە ئەسووتێنن و مەڕووماڵەت و سەرۆت و سامانی خەڵکەکە تاڵانەکەن ئەمە یەکەم مامۆستا لە کەرکووک لە سنووری کەرکووکە لە سنووری کەرکووک تا چەند حرس قەومی پشت بە عەرەبە عەشایەرەکان دەبەستێ خۆی حکوومەتی عێراقی دوو تەشکیلەکە لە یادەوەری خەڵکی کەرکووک ماوەتەوە ئەڵێن حرس قەومی یعنی چەند کەسێک بوون بەڵام لە پشتەوە خەڵکی تر بوون خەڵکی مەدەنی عەرەب بوون کە هێرشیانێنە سەر ناوچە حرس قەومی عێراق لە عێراق 3 پێکاتە دروستکرا بۆ دژایەتی نەیارانی خۆیان یعنی پێکاتەیە بەناوی حرس قەومیەوە بوو ئەوە بریتی بوو لەو هێزەی حرس قەومی کە کوردیتیان نەبوو بەڵام پێکاتەکانی تریا بوو عەرەبی لە عەرەبش هەموو عەرەبێک ناچوە ناوێەوە ئەو عەرەبانەی کە بڕوان بە برایەتی کورد و عەرەبە بوو لە حەویجە چەند هۆزێک ڕەفزیان کرد بچنە ناوێەوە لە کوردستان بڵێن لە کەرکووک هەندێک لە تورکمانەکان ڕەفزیان کرد بچنە بەڵام هەندێک بەرامبەر بە کورد شۆڤینی بوون لە هەردوو پێکاتە ئەوانە چەکیان هەڵگرت و بە فرسەتیان زانی کە پەلەماری کورد بدەن و خەڵکەکەی بکوژن و سەرۆت و سامانی تاڵان بکەن ئەوە بوو وەگوتم لە دەی یاروەلی وەلەسیان پێکرد دوای یاروەلی پەلەماری دووەم هەر لە مانجی لە بیدایی مانجی 6 بوو 4 مانجی 6 بوو پەلەماری گوندی سیەکانیان دەدەن لە گوندی سیەکانیانش لە گوندی سیەکانیان 4 کەس شەهید دەکەن شوێنێکەیە پێ ئەڵێن پەچە و جۆدرە و گردیەکە لەوێ خەڵکەکە کۆەکەنەوە و 4 کەس سەرجیا ئەکەنەوە لەبەر چاوی ژنەکان و مناڵەکان و خەڵکەکەیە گولە بارانیانەکەن و کە ئەوانش بریتی بوون لە جوامێر فەتحوڵڵا و سلێمان فەتحوڵڵا کاتیان برابوون هەروەها ئەحمەد ساڵح حوسێن وەک پیاوێکی ترش خەڵکی منتیقەی هەولێر بوو قۆڕیتانی بوو لەوێ سەپان بوو ناوی تەهاباوە بوو ئەو 4 کەسە شەهید دەکەن ئەمە دووەم گوندە لە سنووری کەرکووک ئەمە هیچ تاوانێکیان نەبوو تەنها تاوانیان ئەوە بوو کە کورد بوون نە پێشمەرگە بوون نە چەکدار بوون نە دژی دەوڵەت بوون سەپان و جوتیار و مەردار و کاسبی ماڵی خوان بوون ئەو 4یان شەهید کرد زێڕی قەت ژن و ئافرەتەکانیان کردەوە گواریان لە جوانیان هەڵتریشان گوارەکانیان لە جویان کردەوە بازنەکانیان لە خۆڵیان کردەوە ئەڵقەیان لە پەنجیان کردەوە یەگە لە مەڕەکانیان تاڵان کرد خانۆکانیان سووتان ئەوەی کە بەردەستیان کەوت لە بچووکترین شتەوە تا گەورینترین شت تاڵانیان کرد و بردیان لە دوای سیەکانیان پەلەماری قەرەدەرە ئەدەن عینەن لە گوندی قەرەدەرەش خەڵکی قەرەدەرە مقاومە ئەکەن بەرگری ئەکەن شەڕەکەن چەند حرس قەومیەکە کوژدێ لەوانش 3 کەس شەهید دەبێ لە خەڵکی گوندەکە بەرگریی باشەکەن بەڵام دوای ئەوە ئیتر هێزی زۆرتر کو ئەکەنەوە بە ناچاری خەڵکی قەرەدەرە ڕەوەکەن کۆچەکەن و ڕوو ئەکەنە ناوچەکانی ساڵی و شوان و شێخ حوسێنی هەتا ڕۆژی 16 لە 16 حملە گەورەکە دەست پێکە لە 16 1963
گەورەترین هێرش دەست پێ ئەکا بۆ سەر ناوچەکانی شوان و شێخ بزێنی و ساڵەیی و بیبانی یعنی لە هەموو گوندەکانی دەوروبەری دەبست لە دەبستەوە هەتاک و مامە و عەلەغێر و قوتان و هەموو گوندەکان یعنی تر قەرغەت و کوتکە و نەبیاوە و شانەشین و کەڵڕەکان و یارمجە و بیدەسپانەکان و حتاک و شێخ بزێنی لە شێخ بزێنی خوارەوە حتاک و قەمیشە و قەسرۆک هەتا شێخ خاڵخاڵان پەلەماری هەمووی ئەدەن لەو گوندانەش بەبێ بەزەیانە طبعا ئەو هجومی کرا بۆ ئەو گوندانە سێ تەشکیلە بوو کە هجومیان کرد تەشکیلەیەکیان بریتی بوو لە سوپای عێراق و سوپای سووریا یعنی لیوایەکی جێشی سووریش لەگەڵیان نبوو هاتبوو بۆ پەلەماردانی کوردستان هەروەها جێشی عێراقی ئەو فێرقەیە کە لە کەرکووک بوو ئەوە بەشداری کرد حرس قۆمیەکانی کەرکووک بە تورکمان و بە عەرەبەوە بەشداریان تیا کرد هەمووی ینی بڵێن نەفیرعام بوو هەمووی بەشداری بکە لەو هەڵمەتەیە بۆ هیچ گوندێک دەرباز نەبێ هیچ مەترە عەرزێک و شوێنە نەمێنێتەوە کە ئەو قۆتانە نەیگرنەوە جگەلەوە هێزێکی تر هەبوو جاشی چەکداری عەرەب و پیان ئەوت فرسان خالد بن وەلید ئەوانەش بەشداریان کرد ئەوانە چەکداری عەرەب بوون بەڵام لەناو حرس قەومی دەبوون چەکداری عەشیرەتەکان بوون ئەمانەش بەشداریان کرد لە گوندی بیوانی 4 کەسیان شەهید کرد کاکل عەلی و نەعمانی کوڕی و مام شەریف هەبوو پیاوێک بوو نەوت فرۆش بوو پیاوێکی فەقیر بوو لە گوندەکان بە عەرەبانە و کەرو عەرەبانە نەوتێ فرۆشت ئەو سێ کەسیان شەهید کرد مام ئەو پیاوە مام کاکل خۆی کوڕەکەی لە درەو ئەبن کە شەهیدیانەکەن خێزانەکەی مناڵێکی ساوای بە کۆڵەوە بێ ئەڕوا بە هاوارەوە کە ئەبیسێک پیاوەکەی و کوڕەکەی شەهید کراون ئەڕوا بە هاوارەوە ئیتر وەختی ئەگەر چێتە سەر جەنازەکانیان و ئەوەندە لە خۆی ئەدا و شیوەنەوەنەکە ئاگای لە مناڵەکەی نابنێ مناڵەکەی لە گەرما و لە تێنوە لە ناو کۆڵوانەکەی پشتی شەهید دەبێ مناڵەکەشتی ئەمە مەسەل لە بیبانی لە دەی بێسپانی گەورە 4 کەس شەهیدەکەن عەبدولقادر تۆفیق و نەعمان محەممەد و فاتیح محەممەد ئەمین قولی و سەلیم حەمەد ئەمین کە خەولێریەک بوو پیان و سەلیمە کۆر ئەم چوارە هەر چواریان 4 هاوڵاتی بێتاوان بوون گولە بارانیانەکەن و شەهیدیانەکەن لەوێ چەند کەسێکی ترە گرن جێشی سووری بە تەمای گولە بارانیانەکەن بەڵام ئافرەتێکە بوو لە گوندەکان ناوی میملاڕێ بوو ئەم میملاڕەیە لەبەر ئەوەی کاتی خۆی لە کەندیناوە لە گوندێکی عەرەبە زۆر ژیابوو عەرەبیەکەی فور بوو یعنی بڵێن وات ئەزان کە قسەی ئەکرد وەکو عەرەبی قسەی ئەکرد دەموچاوی کوترا بوو هیچ لە کورد ناچوو ڕەنگ و ڕوخساروانەی ئەچێ بۆ لای ئەفسەرەکە و پێ ئەڵێ ئەوانە ئەو کوڕی من وانەتان گرتووە مەیان کوژنەوە 4 کوشتۆ ئانەمە کوژن دەڵێت تۆ بە عەرەبی چی و عەرەبی زانی وانەی ئەڵێ کوڕەکەم بەردە کوڕەکەی بەرەدا ئەوش دوای ئەو ئەڵێ بۆ هەر کوڕەکەم ئەوانەی کە خۆ هەر کوڕی منن بیکە خاتری من وەڵحاصل ئەڵێ دەبڕۆ بیان بە و مەجموعەیە خەڵکی گەنج کە بە تەمای گولە بارانکردنیان بوون خەڵکی بیرەسپانی خوارو و بیرەسپانی ژوور بوون ئەوانە میملاڵێ ئەبێ بە فریشتە بۆیان و دەربازیانەکە بەڵام لە هەڵەتەکان و لە دەرەوە و لە دەشت و دەرەکانی دەوروبەری گوند لە بیرەسپان ژووریش 7 کەس شەهیدەکان یەکیان ناوی دیوانە عەلی بوو فەقێه محەممەد عەلی نامیق عەبدوڵڵا فازڵ ڕەشید حەمید حەمەدی من سڵێمان حاجی حەمەڕەش پیاوێکی ترش هەبوو ناوی ئەحمەد لەتیف و پیانۆت ئەحەلەتە ئەوە هەر لە خوار ئەوەی لای قەبرستانەکەی بیرەسپان هەر بە دەبابە بە زیندوی دەبابەت و بەسەری پلیشان بێەوە 7 کەسش لە بیرەسپانی ژووری شەهید بوو و هەروها لە یارمجە علی کەریم و میم غوربەت ژنێ بوو حەمەد ڕەحیم ڕەسوڵ سەعید ئەحمەد شوانێک ناوی ئەحمەد بوو خەڵکی کوردستانی ئێران بوو لەوێش ئەوانیان ڕەمی کرد یعنی والحاصل ئیتر لە قادر باغر چۆخا نامیق و علی حەمەد سەعید لە قەزنەفەر حەوێز مشیر لە نەبیاوە محێدین ساڵح خۆی و کوڕەکەی ئیسماعیل سدیق برای بەکرتەلانی هەروها لە مامڕەش 2 هاوڵاتی پیری بەتەمەن حاجی محەممەد عەزیز و حەمە ڕەزا یاخی لە گوندی زەردک حەمە ئەمین عەبدوڵڵا برای کاک عەول و کاک خالید و ئەوان لە عەلاوە مەحموود ئەو کاتی باسی حەزەکەی ئەوە باسی شەهیدبوونی ئەوان ئەهێڵمەوە بۆ وابزانم باسی شکانی حرس قەومی یەکەم مامۆسا بەڕاستی دیارە ڕوحیان شاد بێ ئەو شەهیدانێکەوە باسییانت کرد طبعا زۆرن مامۆسا لە سنووری خوارەوەی کەرکووک با بڵێن لە دەوروبەری خوارەوەی کەرکووک لە سنووری گەرمیان و با بڵێن قەرە حەسەن و قادر کەرەم و ئەو شوێنانە
پەلەماری حرس قومی بە چه ئاستێک بوو لە فرقان و گوندەکانی دەوروبەری لە بابڵێن سنووری لەیلان و قەرە حەسەن و قادر کەرەم و ئەوانە لەوێش 6 کەسیان گول لە باران کردووە و لە کەفری لە گەرمیان لە کەفری لە تلیشان خەڵکیان شەید کردووە لە گوندی تلیشان هەروها لە کەفریەوە ئەیانە هجووم بکەن بۆ گەرمیان لەوێ هێزی پێشمەرگە لە قاتەکانی بڵێن لە شاخەکانی بینی کفری و کەلار شەڕی قاتەکانی پێڵەن لەوێ مقاومە ئەکەن 28 پێشمەرگە لەوێ دوای ئەوەی فشیان پێنامی لە هەمویان شەید دەکرێت و هەروە لە گوندەکانی دەوروبەری کفریش مجموعە خەڵک شەید دەکەن یەکێ لەوانە برایەکی پیاوێک بوو ناوی وەبزەم ناوی نووریە برای ئەبوو کاروانە ئەوە شەید دەکەن برایە ترشی هەر لە شەڕەکەی هێنا بریندارە بێ لەوەی قاتەکانی کفریە یعنی ئیتر والحاصل ئەم خەڵکێکەوە شەهید بوون لە کفریەوە هەتا دەربەنی خان لە چەندین گوندا خەڵکیان بەبێ تاوان گرتو و شەیدان مامۆستا ئەمانە یعنی با بڵێن حرس قومی بە چ بیانوویەک بیانووی چی بوو بۆ کوشتنی ئەم خەڵک چۆن ئەوان بڕیارێکیان دابوو پێشمەرگە بوو نەمانەی پەیوەندیەکیان هەبووە بە حکومەتی عێراقی بڕیارێکی دابوو ئەو کاتە ئەوانەی کە بە تەمەنن لە تەمەنی من و لە تەمەنی من گەورەترن باشیان لەبیرە حکومەتی عێراقی لە ڕادیۆەوە ئیعلانی کرد سەر بۆ ئێمە ماڵ بۆ ئێوە یعنی بیان کوژن و ماڵەکەی حەڵاڵە بۆ خۆتان ئیتر ئەوان ئەوەی بکۆتاتە بەردەستیان مهم ئەوە بوو کوردە و ئەی کوژن یعنی هەدەفەکە ئیبادەی کورد بوو یعنی جینۆساید کورد تعریف کردن جینۆساید بوو تاوان مامۆستا ئامانجیانەوە بوو ئەوانی ئامانجیان ئەوە بوو کەڕەو بە کورد بکەن سنووری کەرکوک ئەو کاتە تەمان سنووری پارێزگای کەرکوک دەربەنی خان و کەلار و کەفری و چەمچەماڵ و هەمووی ئەگرتەوە و هەتا مەخموریش بۆیە ئەوان بەڕاستی دەیانویست لە سنووری کەرکوک کورد قەت و عام کەن کۆمەڵکوژی کەن جینۆسایدی کەن و خاک و نەوت و داهات و سەرۆت و سامانەکەی بخوایان بەرن ینی ئامانجێت تعریفکردن جگە لە ناوبردننی کورد کە ئەوە تەبعاً تاوانێکە یعنی ئیستا من لێرەوە پێشنیارەکەم حکومەتی هەرێمی کوردستان لە منهەجی خوێندنی داهاتووە لە حکومەتی هەرێما لە هەموو قۆناغەکانە ئەم قۆناغانەی جینۆساید قۆناغی حرس قومی قۆناغی شەید کوشت و بڕی فەیلیەکان قۆناغی شەیدکردنی 8,000 بارزانی ئەمە سێ قۆناغی جیایە قۆناغی ئەنفال و هەڵەبجە ئەمانە هەمووی بخاتە ناو منهەجی خوێندنەوە لە ناوەندی و لە دواناوەندی و لە زاکۆ بخرێتە بۆ ئەوەی کە نەوەکانی داهاتوومان بزانن چەند جۆر جینۆساید بەرامبەر بە میلەتی کورد ئەنجام درراوە ئەمە لایەک لە لایەتریشەوە یعنی بەڕاستی ئەم لە ڕووی یاساییەوە من پرسم کردووە بە مەجموعەیە من هەرچەند خۆم پەرلەمانتار بوومە و هەندێک شارەزایی لە یاسا ناسم هەندێک یاسا ئەناسم بەڵام من پارێزەر نیم و حاکم نیم و قانونی نیم بەڵام پرسم کردووە ئێستا کە سوکاری ئەو شەهیدانی سەردەمی حرس قومی ئێستا خەڵکی کوردستان ئەتوانن داوا تەسجیل بکەن لە حکوومەتی ئیستای عێراق داوای ئەو مافانە بکەن داوای قەرەوی ئەو خوێنی ئەو شەهیدانە داوای ئەو سەرۆت و سامانە بکەنەوە کە لە سەردەمی حرس قومیە دەرحەق بە گەلی کورد کراوە مامۆستا لە سنووری کەرکوک لە چ دێیەک زیاتر ئەشکێن چونکە لە هەندێک دێهات هەیە با بڵێن خەڵک ڕوبەڕوویانە بێتەوە بە هاوکاری پێشمەرگە دەشکێن لە چ سنووری لە سنووری کەرکوک لە چ دێیەک زیاتر ئەشکێن خۆی لە بان ساڵەی مجموعەیەک کەس مەقاومەی باشیان کردووە عوسمان معروف هەبووە لە بیبانی مام ئەنوەر هەبووە لە بیبانی کاک ئەفەندی هەبووە لە بیبانی مجموعەیە خەڵک لە بان ساڵەی مەقاومەیان کردووە محمود ئەمین مەلا هەبووە لە زەردک ئەمانە چەکیان هەبووە و تەسلیم نەبوونە و هەتا مەغریب لەو ناوانە شەڕیان کردو و چەکداری حرس قومی و ئانەشیان کوشتووە و خۆشیان دەرباز کردووە لە هەندێکشوە خەڵکشان دەرباز کردووە بەڵام گەورەترین شەڕ لە پشتی چیمەن لە دەوروبەری چیمەن کاتی حرس قومیەکان ئەڕۆن بۆ سنووری چەمچەماڵ تاڵان و سەرۆت و سامانێکی زۆری خەڵک بە تاڵان دەهێن و خەڵک ئەکوژن لە منتیقەی پشتی دەربەندی بازیان با بڵێن لە دەوروبەری کانی شەیتان و ئەوانە کە دەگەڕێنەوە تاڵانەکان دنەوە بۆ کەرکوک بێنەوە خەڵکی چیمەن و پێشمەرگەکانی ئەو سنوورە پێش لەو هێزە ئەگرن شەڕێکی گەوراکان 30 کەس زیاتر لە حرس قومیەکان و لە جێشەکە ئەکوژن و لەوێ ئیتر حرس قومی تێشکانێکی زۆر تێک ئەشکێ هەموو ئەو سەرۆت و تاڵانەی هێنابیان لیانە سەرنەوە و ئەیگەڕێنەوە بۆ خەڵکەکە لە کاتی شکانیان کە دێنەوە جەنازەکان دێنەوە بۆ ئەو گوندانەی کە بڵێن حرس قومیەکان خەڵکی ئەو گوندانە بوون کە من لەوێ بیان نێژن قایت فێرقە ئەچێ یەکێ لەو گوندانە پێم وایە هەڵە نەبم خەبازەیە لەوێ لەسەر قەبرستان داوایان لێ ئەکاڵێ ناکرێ ئەمە بێ ئینتیقام بڕوا بێت تۆڵیان بکەنەوە
مجموعه سەکداری حرس قومی ئەڕۆن بۆ دی علاو محمود بە فێڵ لە خەڵکی دیەکەکەن هەموو ناسیاوشە من ناڵێن ئێمە خەڵکمان لێ کوژراوە و هاتوینە تۆڵە بکەینەوە ئەڵێن کاکە تراکتۆرێکمان وەرگەڕاوە دووسێ کەسمان بوونەتە ژێر تایە گەورەکانەوە خۆمان بۆمان دەرباز ناکرێت وەرن بە هانامانەوە مەلای گوندەکە و سێ چوار کەس بە هاوارەوە لەگەڵیان ئەڕۆن کە بچن على ئەساس ئەو نەفرانیان لەژێر ئەو تراکتۆرە بۆ دەربێنن لە ڕێ باوکی وەستا سابیر کە لەگەڵیان ئابێ کێبێ لەو کەسانە ئەڵێ بەخوا من بە گومانم لیان ئەمانە چەک سوارەکەن و بشەوەشن و ئانا درۆ ئەکەن مەبەستیان کوشتنمانە بار ڕاکەین وڵا ئیتر وەحاصل دەمە مەغریبە بێ شوێنێک شیوێکە بێ ژاڵە و ئەوانەی زۆرە بێ پەرتەی لێکەن و ئەوان شتەکان لێکەن لەوێ باوکی کاک ڕەفعەت عەبدوڵڵا شەهید دەبێ مەلای مزگەوتەکە شەهید دەبێ دوو کەسی تر شەهید دەبن باوکی وەستا سابیر بریندارە بێ و ئەو تاوانیان لە تۆڵەی ئەو شکستەی چیمەن ئەنجامدا. بەڵێ مامۆستا حەزمە کرد باسێکی مناڵی خۆت بکەیت کە پێم وایە هەر ئەوەش هاندەری با بڵێن ئەم لێ کۆڵینەوەیەتە وابزانم خۆت بە مناڵی کەوتوتەتە ناو ئەو مەترسیانەوە لە سنووری شێخ بزێنی باسی مناڵی خۆتەکەی کە تەمەنت دە بۆ 12 ساڵ بووە چۆن ڕووداوەکانی حرس قەومی دێتەوە یادی خۆت لە سنووری شێخ بزێنی؟ من ئەوەی لە یادمە لە دوای ئەو تاوانەی کە لە علاو محمود ئەنجامیاندا لە گوندی قەرغەتوش پەلەواری گوندی قەرغەتوو کتکیاندا لەوێش حەسەکەم پێشەوەی یعنی بۆ ئەوی بەسەر ئەوە بازنی ئەوەش تاوانێکی گەورەیە لە گوندی قەرغەتوش سعید ساڵح بەگ و قادر ئەحمەد و محەممەد عەزیز و قادر عومەر و عەبدوڕەحمان محەممەد ئەم چوار هاوڵاتیە شەهید دەکەن و لە کتکەش پیاوێک لەگەڵ کچێکی گەنجی خۆیان لە درەوە بن لەسەر درە و لەوێ بەبەر چاوی کچەکەەوە باوکەکەی شەهید دەکەن. ئەمە جگەلەوەی لە گوندی دەرماناو کە گوندێکە کەوێتە خواروی ناوچەی شێخ بزێنی زۆربەی دانیشتوانی گوندەکە لە هۆزی لەکن هێزێکی گەورەی عێراقی لە سنووری هەولێرەوە لە قوشتەپە و هاڵتون کوپرێەوە بەبەری ئەو بەریزیە دێنە سەرکەری قەشقە پەلەماری گوندی قەشقە و خوڕەدەن خەڵکی دەرماناوش لەم بەرەوە ژن و مناڵ کە ئەبینن ئەمە جێی شەو لەوێت تۆ بارانەکە و تەقاکە خەڵک ئەترسێ ئەشڵەژێن ئەیانوێ بڕۆن خۆیان بشارنەوە خۆیان بدەنە پەنا و بچنە ناو خانوەکان و بۆ ئەوی بەرهێنەکەون تۆ بارانێکی خستی گوندی دەرماناو کرا لەو تۆ بارانەیە لە گوندی دەرماناو 21 کەس شەهید بوو ئەم 21 کەسە 15یان خەڵکی قەرەدەرە بوون یعنی ئاوارەی خەڵکی قەرەدەرە بوون لەوێ ئەژیان لەوێ لەو تۆ بارانەیە شەهید بوون من لە کتێبەکان ناوی هەمویانم تۆمار کردووە جگە لە 6 کەسی خەڵکی گوندەکە کە هیچ تاوانێکیان نەبوو تەمان خۆتان زە تۆ باران هەوێ ناخوێنێتەوە ئەمە ژنە یا پیاوە ئەمە چەکدارە یا بێچەکە 21 کەسیان لە دەرماناو شەهید کرد و چەند کەس 6 کەس بریندار بوون لەکیان لەوانە ئیسا کادرێکی پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستانە کاک دڵزار ئەو لەوێ بریندار بوو ئافرەتێک ناوی عەتیە بوو ئەوە هەر لەوێ بریندار بوو چەند کەسێکی تر بریندار بوون ئەنجا دێنە سەر باسی ئەوەی کە تۆ پرسیارت کرد کە بەسەرهاتی خۆ بەسەرهاتی خۆت لەناو ئەو ڕووداوانی حرس قەومی من ساڵی 1963 تەمەنم تقریبا 10 ساڵانی ئەوە بووم بەرخەوان بووم لەگەڵ کچێکی مامی خۆم کە ئێستا هاوسەرمە پێکەوە بەرخەوان بووین لای بەرخ بووین هەردووکمان بەیانیەکەی بەرخەمان دەرکرد لە گوندەکە و بردمان بۆ ئەوی بیلەوەڕێنین لە پشتی گوندەکە بووین جۆمان لە دەنگی تۆپ و دۆشکا بوو بەڵام لە چۆ لە مان ساڵەی دوور لە ئێمە بەڵام جۆمان بەباشی جۆمان لە تەقەکانە بوو لە تۆپەکانە بوو بۆیە تۆزێک حسابمان بۆ کرد ئەمە لەوانەیە شتێک بێ مەترسی بە لەسەر حیات و ئانەمان داکشین بۆ بەرە خوار پیاوێکی خزممان جووتێ کرد پێمان وتمان ئەوە چییە ئەو تەقوشتانەوتی بەخوا ڕەنگە حکومەت پەلەماری ئەم منتیقێ بدا بڕۆن دوورکەونەوە بڕۆن خۆتان بڕۆن ئیتر ئەوە بوو ئێمە هاتینە شوێنەکە قایم بوو لەوێ بەرخەکانمان لەوێ شاردەوە لە دۆڵەکەیە بەڵام کە چوینە دۆڵەکە تەمەشامان کرد زیاتر لە 100 ماڵی ئاوارەی گوندەکانی دەوروبەری دووبس قەرەدەرە و باقی گوندەکانی بڵێن مەرعی و مامە و عەلەغێر و هەموو ئەو گوندانەی کە ڕایان کردبوو لە ترسی حرس قەومی لەو دۆڵەیە تراکتۆرەکانیان جازمیاندا بۆ سەریا و داریان بڕی بوو دابیانە سەریا و سیارەکانیان باندا بوو خۆشیان چوونە ئەشکەوتەکان و بن دەوەنەکان و ئانە خۆیان شاد بووە ئیتر ئێمەش چوینە ناو ئەوانە و لەگەڵ ئەوانە خۆمان حەشاردا ئیتر جێشەکە هاتنە خوارەوە جێش و حرس قەومی و هاتنە خوارەوە بۆ گوندەکانی پەڵکانە و شەوجێڕ و کاولە سوار ئێمە لە سنووری کاولە سوار بووین
هاتن گوندەکەیان سووتان گوندی شەوجێڕیان سووتان لە گوندی شەوجێڕ مام حەوێزیان شەهید کرد لە گوندی عەلیمیان دووسێ کەسیان شەهید کرد یەکیان خەڵکی پەڵکانە بوو لە گوندی کاولسوارش من بە چاو خۆم بینیم نەک بڵێم خۆم شاید حاڵم چاوم پێوە بوو کە چوون بۆ سەر ماڵەکەی مام ئەوڵا کووردە کە مجێوری چاکێک بوو پیان دە و دەرۆش خوڵام ماڵەکەشی هەر لەسەر چاکەکە بوو خۆی کوڕەکەی لە ناو ماڵەکەی بوون کە حرس قومیەکان و جێشەکە چوون بۆ ماڵەکەی ڕایان کرد هاتنە ناو قەرقاج و قەمیشەڵانەکان باوکەکە بە دیوی خۆر ئاوایە هاتە خوارەوە کوڕەکەی بە دیوی خۆر هەڵاتە چوو ئەو دیوە ئەو دیو ئاسی تر بوو کوڕەکەی خۆی شاردەوە نیاندۆزەوە بەڵام بەبەر چاومەوە من بۆ خۆم ئەو هات تەمەشامە کرد مام ئەوڵایان هێنا و بە خۆناغت فەنگلیاندا بردیانەوە ناو خانۆکەی خۆی لە منەوە کیلۆمەترێکە و هازیاتر نابوو دوور بوو دەمزانی ئەوە مام ئەوڵای و والی ئەدەن و هاوارەکە و ئەپارڕێتەوە هیچ دەسەڵات شەم نەبوو بەس وەکو گریانم بۆیە هات ئیتر کە بردیانە ژوورەوە سەلیە دوان تەقەکرا چەند فیشەکەی تەقی لە ژوورەوە وەڵام فیشەکێکی زۆر تەقیانی هاڕێ ها لە ژوورەوە پاش ئەوە عسکەرەکان دەرچوون بەرەو شاخەکە ڕۆیشتن خانووەکان جێ هێنا و لە دوای ئەوانەوە یەکسەر لە جوسەبانی خانووەکە لە هەر چوالاوە ئاگر دەرچوو تو مەسە لە ناوە شەیدیان کردو و ئاگریشیان لە خانووەکە بەرداوە کوڕەکەی کە لە ناو قەرقاج و قەمیشەڵانەکەی خۆی شاردەوە کە چاوی لێبوو ئەو باوکی کوژراوە و ئاگریان بە خانێکەوەنەوە بە ناو دووکەڵەکەیان من چاوم پێوە بوو چوو تەرمەکەی باوکی لە ناو خانەکە هێنایە دەرەوە بە دیوی ئەم دیوی نەدیوە کە لە عسکەرەکانەوە دیار نەبوو هێنای و لەبانی باوکە ڕۆیە کرد ئیتر من گەڕامە خوارەوە بۆ ناو ئاوارەکانی قەرەدەرە و خەڵکی کاولە سوار و دیەکانی ترشی لێبوو پێم گوتمەوە مام ئەوڵایان شەهید کرد من جۆم لە هاواری کوڕەکەی و لە بانگەوازەکەی بوو ئیتر ئەوە بوو مام ئەوڵا شەهید کرا و ئێوارەکەی کە چوونەوە بۆ ئاواییەکەی خۆمان کاولە سوار بۆ ناو دیەکە بڕۆکە نەمان دەتوانی بە کۆڵانەکانە بڕۆین لەبەر ئەوەی خانوەکان هەمووی بەدار سەری بەدار گیرا بوو جۆسەبانەکان هەمووی پشکۆی هاتووە ناو کۆڵانەکانەوە یعنی قەناعەت بکە هەموو کۆڵانێک ئەتوانم بڵێم 15-20 سانتیم پشکۆی ئاگر بوو بۆیە بە ناچاری لە چەمەکەوە بە دووری خانوەکانە هاتینەوە بۆ ئەوەی بزانین کە سوکارمان ئەوەی ناو گوندەکە من ئەو پیرێژن و پیرەمەردووانە چێ ماوە چێ نەماوە ئیتر لەوێ وتیان ئەوان ژوتیان ئەو مام ئەوڵا شەهید بووە کوڕەکەی هاتووە وتێتی وەرن مێتەکەی بنێشن ئیتر ئەوە بوو کفن نەبوو باوکم خوا ئەفریکا دوو مندیلی سپی خۆی هەبوو هیمەلایەتی ئەو دوو مندیلی بۆ کرد بە کفن و ئەو شەوە لە گۆڕستانەکە بە خاکمان سپارد. بەڵێ مامۆستا ڕوحیان شاد بێ دیارە ئوستاد ماوەتەوە باسی با بڵێن تاوانەکانی حرس قەومی بکەین لە دەرەوەی کەرکووک لە سنووری سلێمانی لە سنووری هەولێر من حەزەکەم پێش ئەوەی بچینە سنووری دەرەوەی کەرکووک چەند جەریمەیەکی زۆر گەورە هەیە حەزەکەم ئەوانە باس بکەم مەسەڵەن بۆ نمونە لە گوندی سمایل بەجی پیاوێکی کەڕولاڵ بووە بەس لەبەر قسەی نەکردووە ئەترافی نەکردووە کوشتویانە دوای کوشتن سووتان دووشانە لەگەڵ سە چوار کەسی تریان شەهید کردووە مەسەڵەن گاوانی گوندی ناڕوزیان شەهید کردووە لە حەسەن قەباغ مەقاومە کراوە نەیانهێشتووە بچنە گوندەکەەوە لە گوندی جەوەجەوە مەقاومە کراوە نەیانهێشتووە بچنە گوندەکەەوە کە لە پاڵ ڕێدارەیە لە گوندی بیراڵک سید عەلی و یەک دوو کەسیان گولەبەران کردووە کوڕی سید عەلی سید عەبدوڵڵا ئێستا لە ژیانیان ڕەنگە جوۆی لەم بەرنامەیە ببێ مناڵ بۆ باوکی کردوێتێ ناو بینی ڕانەکانی خۆیەوە بۆی گولە نەیگرێتەوە لەگەڵ هاوڕێکانی دوو کەس بوونە شەڕیان کردووە تا دوا فیشک ئەمە سید عەبدوڵڵا ئیجارەتوەڵێ تا فیشەکیان پێما شەڕیان کرد کە فیشەکیان پێنەما ئەڵێ هاتن باوکم و هەردوو هاوڕێکیان گرت لەبەر چاوم ڕێمیانیان کرد سید عەبدوڵڵا لەگەڵ خوێنی باوکی ئەڕژێ بەسەریا ئەبورێتەوە دوای مەغریب کە دێتەوە هۆشخۆی دەست ئەکا بە گریان نیەکێ لەوانەی کە ڕەمی کرابوو خەڵکی برێسپان بوو بریندار بوو شەهید نەبوو بوو جۆی لە گریانیە بێ ڕاستە بێتەوە ئەڵێ عەبدوڵڵا ئەڵێ ئەوە من بریندارم ئیتر ئەزانن کە سید عەلی خۆی و ڕەفیقەکەی شەهید بوونە ئەو مناڵە بەو گریان و هینەوە هاوارە باتەوە بۆ ئاوایی لەوێ ئیتر سیارە دێ تەرمەکان و بریندارەکە ئەبنەوە لە دەی برێسپانش مناڵێکی ساوا مناڵی کوڕێکی شێخ مشیر شێغیابە بوو لە کۆڵی دایکا بوو لەسەر ئێستر کە ئەیانەوێت لە گوندەکە ڕاکەن لە دەست هەرقەومی بڕۆن بۆ ئێشمەجە لە شێخ حوسێنی گوندێکە لە قەرسالم شاخیا بوو پیان و ئەشمەجە زۆربەی خەڵکی برێسپان چوون لەوێ ئیختیفایان کرد بوو کە دەوێت بڕوا بۆ ئەوێ کە ئەبێ بە تەقە و ئێسترەکە ئەڕەوێتەوە پیرەژنەکە ئافرەتەکە ئەو خوشکە ڕەحیمە بە پشتا بەرە بێتەوە مناڵەکەی ئەکوێتە ژێریا و ملی ئەشکێ مناڵەکە شەهید دەبێت یعنی
زۆر تاوانی گەورە کراوە مەسە کوڕێکی خەڵکی سوورەدێ لە عسکەر شەیدەکەن و سەرشیا بڕن یعنی تاوانی گەورە زۆر لە سنووری کەرکک و قڵاسیەوەکە و شوان و شێخ بزێنی و مەسەرە لە کەپەنک هەوڵاتێک شەهید دەکەن ئەمە لە سنووری کەرکک. بەڵێ مامۆستا با بڵێن لە دەروی کەرکک پلانی حرس قومی تەنها کەرکک بووە یاخود لە دەروی کەرکک شەوڵیان داوە یعنی تعریب بکەن کاری ناڕەوا بکەن تژی بە زەیران زعیم سدیق بە قیادەی جێشێکی گەورەی کرد پەلەماری سلێمانیدا دوای ئەوەی کە سلێمانی کۆنتترۆل کرد پەلەماری ئەزمەڕیدا لە ئەزمەر تێکشکا کە تێکشکا هاتەوە ناو سلێمانی منعتە زەودی ڕاگەاند خەڵکی سلێمانی ئەوەی کە ئاگای لە منعتە جۆلەکە نەبوو چوو بوو بۆ دوکانکردنەوە یا چوو بوو بە بازار یا چوو بوو بۆ شت بکڕێ بۆ ماڵ و مناڵی ئەوانیان هەموو گرت بردیان لە حامیەکە لە تەویلەی هەستەکان زیندانیان کردن و پاشان زۆربیانیان گول لە باران کرد و ئێستا لە ناو پارکی ئازادی دیواربندیەک بۆ ئەو شەیدانە کراوە ناوی هەموو شەیدەکان لەو دیواربندیە نووسراوە. مامۆستا لە دەروی سلێمانی با لە دەروی سلێمانی هەرشانورەکانی تر مەسەلەن لە گوندی سیارە 1920 کەسیان گول لە باران کردووە کە گوندێکە لە ناحیەی وارماوە لە منتیقەی شارە زور ئەوە هەروەها پەلەماری کە پەلەمار بۆ هەڵەبجە ئەبەن لە بینی خورماڵ و هەڵەبجە و عربەت لەوێ هێزی پێشمەرگە حەمەگوڵپی و ئەوان بەر لە هێزەکە ئەگرن شەڕەکەن دوای ئەوەی فشێکی پێ نامێنێ حەمەگوڵپی باوکی دکتۆر فایق گوڵپی بە خەنجەر هێرشەکاتە سەر دەبابەکە ئەچێتە سەر دەبابەکەش بەڵام دەبابەی دووەم تەقیلەکە و شەیدیەکە لەوێ چەند پێشمەرگەیەک شەهید دەبن و پاش ئەوە هێرش دەست پێ ئەەکەن بۆ گوندی بۆ ناو هەڵەبجە لە ناو هەڵەبجە لەوێ کادیرێکی ئەو سەردەمەی شۆڕش ناوی مەلاعابی دەبێ لە عبابیلەوە دێ بۆ ئەوەی خەڵکی گوند هان بدا خەڵکی هەڵەبجە هان بدا بۆ مەقامەوە بەرگری بەڵام فریا ناکەوێت وەختی ئەگاتەوە ماڵەوە دەوری هەڵەبجە کۆنتترۆل ئەکرێ و ئەگیرێ و داوای لێ ئەەکەن کە خەڵک خۆیان بەدەستەوە بدەن و کەس مقاومەنەکە ئەو لە ماڵ دەرەچێ بێت بۆ ناو ڕێزەکان دەیبینن حرس قومیەکان ئەیبینن و جێشەکە ئەیبینێ و تەقیلی ئەەکەن برینداریەکەن بە برینداری ئەهێن نەخەسخانە لەوێ زابتەکە لێبانی کوژین بەڵکو ئاعترافاتی لێوەرگین زۆر تەعسی بێدەن داوای ئاعترافی لەکەن ئاعتراف ناکە ئەیهێنن لە بنکەی پۆلیسەکە لەوێ بەدارێکە هەڵێ واسن و گولەبارانەکەن وەختی هەواڵ ئەگاتە ناو هەڵەبجە پێشمەرگەیەک بەدیل گیرا و گولەباران کراوە براکەی کاکڕەوفی ناوە بێ ئەچێ بە هاوارەوە ئەڵێ بزان براکەی من نییە کە ئەچێ سەرەکە فعلەنەوە براکەیەتی وە هەڵواسرا و گولەباران کراوە ئیتر تەعەن برایەتی ئەو پێشمەرگەی پارتی بوو ئەوەی کە گولەباران کرا بوو ئەو خۆی کادریە شوعی بوو کاکڕەوف ئیتر تەحمل ناکە ئەگیری ئەوانەڵێن چیتەواڵێ براماڵە ئەبێت تۆ بێی نەفرەت لەو براکەت و لەو خەڵکە بکەیت کە دژی حکوومەت چەکیان هەڵگرت و ئەوش دێ نەخێر ئێوە نەفرەت لە ئێوە بێ ئێوە تاوانبارن خەڵک بەبێ تاوانە کوژن وڵا ئەوش ئەوش ئەگرن و هەر لە تەنیشت براکەیە هەڵێ واسن و گولەبارانەکەن یعنی ئیتر تاوانی زۆر گەورە لە کوردستان لە سنووری سلێمانیش ئەنجامەدەن. بەڵێ مامۆستا بەگشتی بینەوە سەر بابەتی ئەم کتێبە مامۆستا ئەم کتێبە بەنیازی چیتر بکەیت بە تەمای بەرگی یەکەمی بەکۆگەی حەزەکەم بە سەریعی بۆ ئەوی کە بەڕاستی ینی بابەتەکەمان ناتەواو نەبێ بە هەمان شێوە بە هەمان نەفەسی کە لە کەرکوک کرا و لە سلێمانی کرا لە کۆیش دەیان خەڵکیان لە دنگەکان بەستەوە گولەبارانیان کرد لە دەشتی کۆیش مەقاومە زۆر کرا لە هەیبە سوڵتان لە گوندی حاجی قەڵا لە گوندی کلێسە 20 حرس قەومی کوژراونیان هێش گوندەکە بگیرێ لە گوندی قزڵ و شێخ برای جەنابی ئیمام جەلال خوا عافیانکە لەوێ مەقاومەی کرد چەند حرس قەومیەک مەیتەکانیان بەجێما لە چەند گوندێکی دەوری بەری کۆیە لە کوونەگورێک لەوانە مقاومەی باش کرا لەوێش خەڵکێکی زۆر شێت کرد لە دەشتی کۆیە هەولێرش لە کەندیناوە ئەوانە دوو شەڕی گەورە کراوە و هەروەها لە ناو هەولێر خەڵکوژراوە لە بادینان شەڕ کراوە چەندین پێشمەرگە شەهید بووە چەندین خەڵک هاوڵاتی شەهید بووە تەنانەت پیرێژنێر لە بادینان دوای ئەوەی کە ئەیگرن لە ئەشکەوتیەکە بە تاقی تەنیا ئەبێ ئەیکەنە ناو منزڵێکی ساوەڕ قوڵانەوە منزڵێکی گەورە و بە دوو حرس قەومی ئەیگرن و ئەیبن ئەیخەنە ناو ڕووبارەکە ئەیدەنە زێیاڵن بڕۆ بۆ مەکە و مەدینە لەوێ باخوا حقتکە شەهید دەبێ یعنی تاوانی زۆر گەورە لە کوردستان ئەنجام درراوە. ڕۆحیان شاد بێ مامۆستا بەڕاستی مامۆستا حەزمە کرد پرسیار کەم لەسەر کتێبەکە ئەم کتێبە جاری یەکەمە ئەمە جاری یەکەمە بە چاپت گەیاندووە چۆن خەڵک پێشوازی لێ کرد چاڵ سەنگاندنێکی بۆ کراوە کتێبە ئەمە چاپی یەکەمی کتێبەکەیە من تۆزێک پەلەم کرد لە چاپکردنی لەبەر ئەوەی تەندروستیم باش نەبوو مەترسی ئەوە من لەسەر ژیانم هەبوو دکتۆرەکان تۆزێک ناومێدیان کردبووم بۆیە وتەمە تاکو لە ژیانم بۆ ئەوی ئەم مێژووە ون نەبێ من ئەم کتێبەم بە چاپگەیان
دیارە هیچ شتێکش لە بیدایەوە بێکەم و کورتی نیە ئەم کتێبەی من لە چاپی دووەم کە ئێستا ئامادەم کردووە 100 لاپەڕە زیادی کردووە زۆر ئەحداسی ترم هێناوە خسومەتە ناو کتێبەکە کە لەم کتێبیان نییە ئەم کتێبە لە چاپی دووەمە کتێبێکی ئەبێتە کتێبێکی مێژووی زۆر گرنگ بۆ کتێبخانەی کوردی بۆ نەوەکانی داهاتوومان بۆ ئەو کەسانی ئێستا لە زانکۆکان بە تەمای توێژینەوە و دیراساتن لەسەر جینۆسایدی خەڵکی کوردستان ئەتوانن سوود لەو کتێبە وەربگرن لە ئێستا و لە داهاتووە بەڵێ سەنگاندنێکی بۆ کاگە سەد جەباری پاشکۆیەکی لە کوردستانی نوێ دەرکرد لەسەر ئەم کتێبە کە چوار لاپەڕی گەوری ڕۆژنامەی کوردستانی نوێ بوو و هەر لە زۆربەی گۆڤار و ڕۆژنامەکانیشە نووسەران زۆر بابەتی باشان لەسەر نووسی لە شاری کەرکووک لێرە لە کتێبخانەی دیالۆگ کۆڕی ناساندنمان بۆ کرد کۆمەڵێک نخبەی نووسەران و ئەوانە بەشداریان کرد و هەڵسەنگاندنی باشان دوایی بۆ کتێبەکە کرد و هەروەها لە سلێمانی لە شوێنی شەیدکردنی شەهیدانی سلێمانی لە ناو پارچی ئازادی کۆڕێکە کرد زیاتر لە 200 نووسەر و ڕێناکبوور بەشداریان کرد لەوێش نووسەران بایەخەوە باسییان کرد دەستگاکانی ڕاگەاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان جگە لە کوردستانی نوێ ئەوانیش بایەخی زۆریان پێدا وەک پیوکەی میدیا وەکو بەڵاوکراوەکانی تر لە هەولێر عین بە هەمان شێوە کۆڕێکی باشمان بۆی کرد کتێبەکەمان ناساند بۆ هەموو زانکۆکانم نرد بۆ هەموو کتێبخانە گشتیەکان بۆ زۆر شوێنی کوردستان کە بە پێویست بزانانی ئەو کتێبەم نردووە جگەل لە کورد دکتۆر عباس قڕیشی کە یەکێکە لە ئەو کەسانی کە بە دوای بەڵگەنامەکانی تاوانی حزبی بەعسا ئەگەڕێ مؤسسەیەکی گەوران هەیە بەنای مؤسسەی وەسائق العراقی لە بەغا ئەوش لە ماڵپەڕەکەی خۆیان لە بابەتێکی گرنگی لەسەر ئەم کتێبەی من بە زمانی عەرەبی نووسی بوو کە باسی ئەوە دەکا کە ئەم کتێبە کتێبێکی زۆر مێژووی و گرینگە و ئەو تاوانانەی خسۆتە بەردیدی خوێنەران داوای کردو پێشنیاری کردو کە ئەو کتێبە بە عەرەبی بکرێ من داوام لە نووسەرێکی بە توانای خۆشمان کرد خەڵکی کەرکووک کە عەرەبیزانێکی باشە سۆران داودی بڕیاری داوا کە لە داهاتوە ئەو کتێبە بەکا بە عەرەبی و هەوها نووسەرێکی باشی خۆشمان هەر کوردە بەڵام ئینگلیزیزانێکی باشە بڕیاری داوا کە بیکا بە ئینگلیزی هیوادارم لە داهاتوویەکی نزیکدا بتوانین ئەو کتێبە بە زمانەکانی تریش بە کوردی و عەرەبی و ئینگلیزی و چەند زمانێکی تر بەڵاو بکەنەوە بۆ ئەوی کە بزانن یەکەم تاوانی جینۆساید لە کوردستان لە دوای حکمی مەلەکی لە ساڵی 63 لەلایەن حرەسقۆمیەکان و حزبی بەعس و تاوانبارانی ئەو سەردەمەوە کراوە ئەنجا دوای ئەوە تاوانی کوشتنی فەیلیەکان و تاوانی شێتکردنی بارزانەکان و تاوانی ئەنفال و تاوانەکانی تری بەدوا داهاتووە. بەڵام مامۆستا خامەت ڕەنگین بێ دەست خۆش بێ منم کتێبە بەشێکی زۆرم لێ خوێندەوە ماندووبوونێکی زۆری پێوە دیارە هیوای تەمەند درێژێکی پڕبەرەکەت پڕنووسین بۆ تۆ خوازم تا هەڵلقەیەکی دیکە هەوڵەدەین کە وابزانام کۆمەڵێک لێکۆڵینەوەی ترشت هەیە لەسەر ئەنفال کە خۆتیش وەکو پێشمەرگەیەکی پارتیزانی لە ناو پرۆسەکانی ئەنفال داماویتێتەوە بۆیە لە هەڵلقەی ئایندەدا لە بەشی سێهەم هەوڵەدەین زیاتر تشک بخێنە سەر جینۆسایدی ئەنفال لە زاری جەنابتەوە ئەگەر خی گەورە مەزالمان پێدا ئینشاءڵڵە لە بەرنمەکانی تریشدا من ڕاستە کتێبم هەیە بە زمانی کوردی دوو کتێبی باشم هەیە لەسەر ئەنفالی چوار و ئەنفالی گەرمیان هەروها ئەو کتێبانە بە زمانی ئینگلیزی و عەرەبی چاپم کردو بەڵام کردوەوە 500 دانم بە زمانی عەرەبی بۆ هەموو وڵاتانی عەرەبی نردووە بە ئینگلیزی دوو چاپم کردووە بە کوردی دوو چاپم کردووە و هەروها لە ئەوروپا بەشداری دوو کۆنگرەی نێودەوڵەتیم کردووە بۆ ناساندنی ئەو کتێبانە کاری زۆر گەورەمان کردووە لە پێناوی ناساندنی جینۆسایدی کوردستان بە هەموو دنیا و بەردەوامێ شەبین تا ئەو کاتی کە بتوانامان هەبێت لە خزمەتی گەل و نیشتیمانەکەمان ئەمانوێ ئەو تاوانانە هەم بەناوەکانی داهاتوو بناسیێنین و هەم داوا بکەین لە ئەوەی کە ئەو تاوانانە بە جینۆساید لە سەر تاسەری جیهان بناسیێنرێت. خامەت ڕەنگین بێماندوو نەبی. سپاس بۆ ئێوەش، سپاس بۆ تەلەڤیزیۆنی کەرکووک، سپاس بۆ کاک ڕێبوار و سپاس بۆ ئێوەش بینەران کە ئەم ماوەیە بینەرمابوون تەمەند درێژیش بۆ کە سوکاری شەیدەکان. چاوەکە. بەڵێ بەڕێزان خۆشەویستان بەم شێوەیە هاتینە کۆتایی بەشی دووهەم لەگەڵ تێکۆشەر مەلاشاخی و نووسەر لە بواری جینۆساید تا بەشێکی دیکە بەخواتان دەست پێرم خواتان لەگەڵ.